بینەرانی بەڕێز لە هەرجەیەکن سڵاوی ئێمەتان لەبێت ئەم کاتە هەموو کاتێکتان باش بێت ئومێد دەکەم گشتلایەکتان لەر ساخ و تەندروستێکی باشتان هەبێت بە یارمەتی هاوکارانم بەرنمەیەکی نوێی چاوی گەلی کوردستانتان پێشکەش دەکەین لە بەرنمەی ئەم جارەماندا باس لە ئیدارەی گەرمیان و پرۆژەکانی ئیدارەی گەرمیان دەکەین چ ئەو پرۆژانەی کە لە ماوەی ڕابردوودا ئەنجام دراوە چ ئەو پرۆژانەی کە ئێستا لە کارکردندان و کێشە و گرفتەکان و داواکاریەکانی هاوڵاتیان. لەگەڵ ئەوەشدا کە ئیدارەی گەرمیان بۆ ماوەی 2 ساڵی لەسەر یەک وشکە ساڵی ڕاگەیاندبوو هەنگاوەکان یاخود پلانەکانی ئیدارەی گەرمیان بۆ ماوەی ئەو 2 ساڵە چۆن بووە تا چەند توانیان ڕوبەڕووی وشکە ساڵی ببنەوە و پلانەکانیان چۆن ڕۆشت و هەنگاوەکانیان چۆن بوو چیان کردووە لەگەڵ ئەوەشدا کە زەرەرەکان بۆ کەرتی کوشت و کاڵی چۆن بوو چەند بوو لە چه ئاستێکدا بووە و لە هەمان کاتیشدا باز لە ئەوە دەکەین کە هەڵبەت ناوچەی گەرمیان ناوچەیەکە کە سنووری نزیکە لە وڵاتی ئێرانەوە لەگەڵەوەش لە ناوەڕاست و باشووری عێراقەوە لە ڕابردوودا زەویەکی زۆری ئەو ناوچەیەمی ڕێژکراوە ئیدارەی گەرمیان و سنوورەکە تا چەند توانیویانە زەوی ئەو ناوە پاک بکەنەوە تا چەندێکی پاکراوەتەوە چەندێکی ماوەتەوە ئەم بابەتە و چەند بابەتێکی تر گفتوگۆ دەکەین لەگەڵ بەڕێز جەلال شێخ نووری کە بەڕێزیان سەرپەرشتیاری ئیدارەی گەرمیانن و بە شێوەی کە ڕاستەوخۆ لە گەرمیان و لەگەڵ ئێمەدا ئامادەیە کاک جەلال سڵاوت لێبێت تۆم کاتت باش سپاس بۆ بەشداریکردنت لە بەرنامەکە. سڵاو لێوەش زۆر سپاسانەکەم. زۆر سپاس کاک جەلال هەر وەک هەمیشە سەرەتای بەرنامەکە و شێوازی بەرنامەکە وایە کە هەندێک گرافیک و ئامار و زانیاری لەسەر بابەتەکە دەخێنە ڕوو دواتر دەست با گفتوگۆکانمان دەکەین. دەچینە گرافیکی یەکەم. تایبەت بە ئیدارەی گەرمیان کە دەڵێ لە 6 2006 ئیداری گەرمیان پێکهێنراوە. لە ساڵی 2008 ئیداری گەرمیان وەکو پارێزگا ناسێنراوە 257 بەڕێوەبەرایەتی گشتی و فەرمانگە لەخۆ دەگرێت. لە گرافیکی دواتردا سنووری ئیدارەی گەرمیان قەزای کەلار و کفری و ناحیەکان یاوڵی 2 ناحیە خانەقینیش لەخۆ دەگرێت و 398 گوندیش لەخۆ دەگرێت. دەچینە گرافیکی دواتر. لە گرافیکی سێمدا ئامار و زانیاریەکان تایبەتە بە ئەنفالی گەرمیان کە باز لە بێسەر و شوێنبوونی 70 بۆ 80 هزار گەرمیانی دەکات 45,777 خێزان ئاوارە بوون 871 گوند و ناوەندی ناحیە ڕووخان و سووتێنران 39,000 خان و 381 خوێندنگە 657 مزگەوت و 69 نەخۆشخانە وێران کراون. کاک جەلال لە گرافیک یەکەمدا زانیمان کە ئیدارەی گەرمیان کەی پێکهێنراوە بەڵام ئێستا ئەگەر بازەوکەین کە ئیدارەی گەرمیان چۆن پێکهێنرا زانیمان کە کەی پێکهێنرا بەڵام چۆنەتی پێکهێنانەکەی و دروستبوونەکەی چۆن بوو هەروەک دیارە گەورەترین شاڵاوی ئەنفال بەر ناوچەی گەرمیان کەوتۆ لە قۆناغی سێدا ژمارەیەکی زۆری دانیشتوانی سنووری گەرمیان و ناوچەی گەرمیان ئەنفال کراون. دەتوانین یان دەکرێت بڵین وەکو پاداشتێک وەکو قەرەبوویەک بۆ ناوچەی گەرمیان ئیداری گەرمیان پێکهێنراوە؟ بەڵێ دەمەوێت پێشتر باسی ئەوە بکەم کە لە دوای ساڵی 91 دیارە ئیداری ئەم منتیقەیە لەلایەن پارێزگاری یاخود پارێزگای کەرکووکەوە ئەدرا کە پارێزگاکە لە قەزای دەربەندیخان بوو. بەڵام دوای پرۆسەی ئازادی 2003 کە کەرکووک ڕزگار کرا ئەوە ئیدارەی گەرمیان پێکهێنرا. ئیدارەی گەرمیان لە ساڵی 2006 پێکهێنرا وەکو ئیدارەیەکی سەربەخۆ بەڵام لە ساڵی 2008 دەسڵاتی پارێزگای پێدرا بە فەرمانێکی ئەنجومەنی وەزیران دەسڵاتی کارگێڕی و دارایی و هونەری پێدرا وەکو پارێزگایەک و دەسڵاتەکانی بۆ شۆڕ کرایەوە بۆ ئەوەی مارەسەی کاری خۆی بکە شێوەی پارێزگایەک دیارە ئەمەش لە بڕی ئەوەی کە گەرمیان یەکێکە لەو ناوچانەی خۆتان ئەزانن هەر لە شۆڕشەیەک لە دوایەکەکانەوە پشتگیری بزوتنەوە ڕزگاری خوازی کردووە و بە تایبەتی
لە سەردەمی بەعسدا گەورەترین قوربانی داوە و بەرشاڵاوی ئەنفال کەوتووە. ئەتوانم بڵێم شاڵاوی ئەنفال پشکی شێری بەرگەرمیانەکان کەوت و بە تایبەتی ئەم زۆنەی بڵێن کەلار و کفری و چەمچەماڵیش بۆیە وەک پاداشتێک بۆ قوربانیان ئەنفالەوە بۆ خزمەتکردنی ناوچەکەەوە خۆشتانزانن ئەم ئیدارە سەربەخواانە سەرکەوتنی بەدەستێنا بۆ ئەوەی بە شێوەیەکی خێراتر خزمەت گوزارەکان بگەێتە خەڵک ئیدارەی گەرمانیان پێکێنا بۆ سنووری ئەم مەنتیقەیە کە ئێستا ئیدارەی گەرمیان مارەسەی کاری ئیداری خۆیەکە لە قەزا و ناحەکاندا. باشە کاک جەلال ئاستی پرۆژە خزمەت گوزاریەکان ئێستا لە سنووری ئیدارەی ڕاپەڕیندا ئیدارەی گەرمیاندا ببوورە چۆنە دوای 14 بۆ 15 ساڵ ئیدارەدان و بەڕێوەبردن. خۆتان ئەزانن ڕژێمی بەعس بە ئەنقەس ئەم ناوچەی فەرامۆش کردبوو و لەتوانم بڵێم قۆناغەکان جیاوازە. ساڵی 91 حکوومەتی هەرێمی کوردستان دوایەوە کە پەرلەمان پێکێنراوە با بڵێن حکوومەتی هەرێم پێکێنرا بودجەیەکی ئەوتۆی نەبووە لە ڕووی داراییەوە ئەوە نەبوو تا ڕادەیە خزمەتگوزاری لێوێ لە شوێنەکان کرابوو بەڵام وەکو پێویست نەبوو و بە تایبەتی ئەتوانم بڵێم دوای پرۆسەی ئازادی عێراق ئەوە بودجەی عێراق دیاری کرا و لە نێویشدا بودجەی هەرێمی کوردستان و پاشان بودجەی ئەنجومەنی پارێزگەکان و هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگەکان بودجە دانرا بۆ قەزا و ناحەکان لەو ڕوانگەیەوە بەپێی سێکتەرەکانەوە بەپێی پێویستی ئەو بودجەیە کە درایە یەکە ئیدارەکان دابەشەکرا بە سەر قەزا و ناحەکانە بەپێی ڕێژەی دانیشتوان تا ڕادەیەک خزمەتگوزاری جێبەجێ کرا. لەگەڵ ئەوەدا حکوومەتی هەرێم وەک قەرەبوویەک بۆ ناوچەکە دوو جار بودجەی تایبەتی تەرخان کردووە کە پێوەترا بودجەی نەوت جارێکیان 200 میلیۆن دلار بوو و جارێکیان 250 میلیۆن دلار بوو بۆ ئەوەی پرۆژەی خزمەتگوزاری لە شوێنە جاجەکان پێ بکرێت. بەڵام بەداخەوە لە جاری دووەمدا کە 250 میلیۆن دلار بۆ قەیرانی دارایی گرتینەوە و شەڕی نەگریسی داعش هاتە ئارایەوە و حکوومەتی عێراقیش میزانیە و موچەی خەڵکی کوردستانی بڕی ئەوە کاریگەری سلبی کردە سەر ناوچەکە وای کردە زۆربەی پرۆژەکانی ئێمە ڕابگیرێ. زۆر باشە کاک جەلال لەگەڵ تا بەردەوامە بینە چینە گرافیکێکی تر هەندێک ئامار و زانیاری تر دەخێنە ڕوو گفتوگوی لەسەر دەکەین. لە ئەم گرافیکەماندا ئەگەر هاوکارانم ئامادە بن باس لە وەبەرهێنان دەکات کە دەڵێت 7 پرۆژەی نیشتەجێبوون ئەنجام دراوە کە دەکاتە 451 یەکە و فراوانبوونی سنووری شارەوانی کەلار لە پلاندایە کە 8500 دۆنمی بۆ زیاد بکرێ. کاک جەلال لێرەدا باس دەکات کاڵێ 7 پرۆژەی نیشتەجێبوون هەیە و 7451 یەکە دەکا. بەڵام ئێستا چەند پرۆژەی تر لە کارکردنایە چەند پرۆژەی تر لە تەواوبووندایە. بەڵێ من داتایەکی ترتانە دەبێت توانم بڵێم ئەم داتایە هەم تازەیە و هەم تاوان داتەکان گۆڕانی بەسەرادێ دەبێت باسی تۆزە پێشتر بکەم لە سنووری گەرمیان واتە بە قەزای کەلار و کفری و ناحەکانیەوە پێشتر نزیکەی کەمتر با بڵێن لە 3000 یەکەی نیشتەجێبوون جێبەجێ کراوە لەلایەن وەبەرهێنانەوە کە لە ڕێگەی 6 کۆمپانیەوە جێبەجێ کراوە. دیارە لە گەرمیانە توانم بڵێمە قەزا و ناحەکانی ئیدارەی گەرمیانە پێویستی یەکەی نیشتەجێبوونمان زیاترە لەوەی کە با بڵێن کە داوا کراوە لە ئاستی داواکاری ئێستا بەڵێ واتە عەرز و تەڵەبە ئەتوانم بڵێم کێشەی نیشتەجێبوونیشمان زۆرە بۆیە لە ڕێگەی وەبەرهێنانەوە ئێستا نزیکەی 8000 بۆ 8300 یەکەی نیشتەجێبوون لە جێبەجێکردنایە لە ڕێگەی 7 کۆمپانیاوە. بە تەواوبوونی ئەم پرۆژانە بێگومان خۆ دەزانی 8000 خێزان سوودمەند دەبێت لەم یەکە نیشتەجێبوونانە و ئەزمەی سەکەنیش کەمە کاتەوە کێشەی نیشتەجێبوونیش تا ڕادەیەک کەمە کاتەوە. هەر دیسان داواکاریەکی زۆر هەیە بۆ یەکەی نیشتەجێبوون و نزیکەی 6160
یەکەی نیشتەجێبوونی دیکە داوا کراوە لە ڕێگەی 6 کۆمپانیا دیکەوە کە ئێستا نزیکن لە وەرگرتنی مۆڵەت مۆڵەت وەرگێرا ئەمە ئەوانش دەخرێنە خزمەت. ئێوە وەکو ئیداری گەرمیان چ ئاسانکاریەکتان کردووە بۆ وەبەرهێنەکان لە پێدانی مۆڵەتی پرۆژەی کارکردندا؟ زۆر جار گلەی لە سەرمایه‌دارەکان دەکرێت یاخود دەوترێت کە سەرمایه‌دارەکان ئەوەنەی دەچن لە پارێزگاکانی تر و لە شوێنەکانی تر وەبەرهێنان دەکەن سەرمایه‌ەکانیان لە ناو ئیداری گەرمیان و ناوچەی گەرمیاندا ناخەنەگەڕ. هۆکاری ئەمە بۆچی ئەگەڕێتەوە؟ بەڵێ خۆی ئەتوانم بڵێم لە ئێستادا وەبەرهێنەرێکی زۆر ڕووی لە گەرمیان کردو، بەڵام بە تایبەتی لە قەزای کەلار ئەو گلەیەمان هەیە ئێمە لە وەبەرهێنەرەکانی خۆمان لە قەزای کفری. زۆر لە وەبەرهێنەرەکانمان لە جاتیەوە بچن کاری وەبەرهێنان لە کفری ئەنجام بن ڕۆشت بۆ شارەکانی تریان زۆرترین حەزیان لە ناوەندی ئیداری گەرمیانە و بۆ ئەوەش ڕێگە چارەیەکمان دۆزیێتەوە بۆی هەلی کار دروست ببێ و بۆ ئەوەی وەبەرهێنەر زیاتر بچێتە ئەو ناوچانە و خۆتان زانن وەبەرهێنەر بە دوای ئەو کارا دەگەڕێت کە بەرژەوەندی خۆی تایەوە چۆن توانێت سەرمایەکانی بەگەڕ بخاوە لەو پرۆژە بەگەڕێخا کە بەرژەوەندی خۆی تایە. ڕاستە بەرژەوەندی گشتیش و بەرژەوەندی شار و وڵاتیشی تایە، ڕەنگە دوجار بمە سەر قەزای کفری. بەڵام دەمەوێت ئەوە بڵێم خۆی لە ئەساسا چەند جارێک قسە لەسەر ئەوە هەبوو کە یاسای وەبەرهێنان گۆڕانکاری تیا بکرێت، هەندێک گۆڕانکاری تیا کراوە تا ڕادەیەک بەشێ لە ڕێنمایەکان یان ئەتوان بڵێم یاساکە یاسای وەبەرهێنان ڕۆتینی زۆرتیایە و زۆر جار گلەی و گازندە هەیە، ئەمە بەشێکیش کەم و کوڕی لە یاساکە هەیە. ئێمە هیچ هەنگاوێک نەدراوە بۆ ئەوەی کە ئەو ڕۆتینەکەم بکرێتەوە. کاک جەلال بێگومان دەمەوێت ئەوە بڵێم کە ئێمە وەکو گەرمیانەکان و وەکو ئیدارەی گەرمیان سپاسی زۆری جەنابی کاقوبات تاڵەبانیەکەین کە لە ڕابردووە هەم کاتی وەستانی پرۆژەکان پرۆژە خزمەتگوزاریە سەرەتاییەکان کە بەهۆی قەیرانی داراییوە ڕاگیرا بوو ژمارەیەکی زۆر لەو پرۆژانە لە قەزا و ناحەکانی بەگڕ خستەوە و خرایە خزمەت هاوڵاتیانەوە و لە هەمان کاتە ئێستا کە ئستقبال هەیە بۆ وەبەرهێنان ئەوەیە کە جەنابی بە بەردەوامی لەسەر خەتە لەگەڵ ئێمە و هەموو کێشەکان ئێمە بنەوە بۆ لای جەنابی کاقوبات. ئەوە یەکێ لە مشکلەکانی ئەم منتیقەیە کە لە ڕاستیە ئەوەندە ئەو خەمی ئێمەیە ئەوەندە وزارەتە جیاجیەکان ئەوە چەند وزارەتێکیش نەکەم و وزارەتەکان ئەوەندە لە خەمی منتیقەکانان هەیە. لەبەرەوە وەزیری وامانەیەوە خەریکە کابینەکە تەواو بێت تا ئێستا ئیدارەی گەرمیانی نەبینیوە. بۆیە ئێمە هەموو کێشەکانمان ئەبینەوە لای کاقوبات، بەڵام ئەویش بە سنگێکی فراوانەوە هەموو کێشەکانمانی قبول کردووە و هەوڵی زۆر باشی بۆ داوین، هەر لە ڕێگەی وەبەرهێنانیشەوە کاری باشی بۆ کردوین و ئاسانکاری بۆ کردوین و پێوتوین هیچ ڕۆتینێک مەیەڵە ئەو کێشەیشتان هەبووە بەخۆمی بڵێن فعلەن ئێمە زۆر کێشەکانمان گەیاندوتە بەڕێزیان بۆی چارەسەر کردوین. بۆیە ئێستا هەنگاوێکی باشەیە و داواکاریەکی زۆر هەیە لە وەبەرهێنان بۆ منتیقەکە. هەر سەبارەت بە پرۆژەکانی وەبەرهێنان لە ماوەی ڕابردوودا لە ناحیە ڕزگاری پرۆژەی یاخود کۆمەلگایەکی پیشەسازی بڕیاروا بوو کە ئەنجام بدرێت کە 6 کارگە لە خۆ دەگرێت، ئەمەش هەڵبەتە هەلێکی کاری باش بۆ گەنجان یا بۆ دانیشتوان و هاوڵاتیانی ئەو سنوورە دەرەخسێنێ. ئەو پرۆژەیە گەیشتۆ بەکوێ کەوتە کارکردن یاخود چەندێکی تەواو بووە چەندێکی ماوە کەی بە تەواوی کۆتایی دێت؟ بەڵێ ئەوە ناوچەی پیشەسازی ناحیە ڕزگاری بوو کە گواستمانەوە لەبەرەوە زۆر نزیک بوو لە ماڵەکانەوە و نزیک بوو لە یەکەی نیشتەجێبوونەوە. لەگەڵ گواستنەوە فراوانمان کرد کە فراوانمان کرد زیاتر لە 6 کارگە لەوێ دروست دەکرێت، بەشێکی چۆتە بواری جێبەجێکردنەوە و ئەم کارگانە هەم هەلی کار دەڕەخسێنێ و هەم بازارێکە بۆ هەناردەکردن و ڕەنگە سوودیشی هەبێ بۆ هاوەردا جوڵەی بازرگانی باش لە ناوچەکە دروستەکە. بەڵێ ئەوە ئێستا لە جێبەجێکردنایە بەشێکی زۆری خاوەنکارەکان ئیشەکانیان جێبەجێ کردووە و چاوەڕێیەکەین ئەوانی دیکەیش تەواو بکرێت و بێکمانەوە خزمەتێکی باشی ناوچەکە. ئەگەر دەرفەتان هەبێ بن ئەبێ باسی قەزای کفری بکەم. بەڵێ ئەگەر بە کورتی بێ سپاس دەکەم گرافیکی گرترمانێ بۆی کە ئەماشەی پێبین. بەڵێ فەرموو. بەڵێ دیارە پێشتر هاوڵاتیانی کفریش گلەیان هەبووە و ڕاستە هەلی کاریش لەوێ زۆر لاوازە و جوڵەی بازرگانی باش نییە. ئێستا ئێمە کارێکی باشمان کردووە
نزیکەی 2000 دوونم زەویمان مەسح کردووە لە سنووری قەزای کفری لە نێوان گوندی ناساڵح بۆ گوندی وەلێهەیار کە دەکرێتە ناوچەیەکی پیشەسازی گەورە. ئەم ناوچەیە بۆ خۆی هەلی کار دروستەکە، بازار دروستەکە، دەبێتش ناوەندێک بۆ هەناردەکردن و چەند پرۆژەیەکی گەورەش ئێستا کاریان تیا ئەنجامداوە. لەوانە کارگەکان کارگەی وا هەیە نزیکەی سەرمایەکەی بۆ 80 میلیۆن دۆلارە. ئەم مەسحی کە ئێمە کردومانە لە ئایندەدا چەند پرۆژەیەکی گەورەی تر دەچێتە شوێنەکە. واکەینە ئەم ناوچەیە بێتە ناوچەیەکی پیشەسازی. ئەمە جگەل لەوەی کە ئێمە 2300 دۆنمی دیکەمان هەیە لە قەزای کەرار بۆ شاری پیشەسازی کە بە شێوەیەکی مۆدێرن لە ڕێگەی وەبەرهێنانەوە جێبەجێکرێ. بەڵام لە پێشتر ئێمە ئەمەی کفری بەگەڕەخێنەوە و ئێسەیشمان تیا کردووە، ژمارەیە لە کارگەکان مامەڵەیان تەقدیم کردووە و لەوێ زەویشیان وەرگرتووە، ژمارەیەکی تریش مامەڵەکانیان پێشکەش بە وەبەرهێنان کردووە لە سەروبەردی ئەوان کە ئەوانش مۆڵەت وەربگرن و پرۆژەکانیان لەوێ دەست پێ بکەن. دەستەکانە خۆش بێچینە گرافیکێکی تر هەندێک ئامار و زانیاری تر دەخینە ڕوو. لەم گرافیکەماندا کە باس لە پرۆژەی استراتیژی گرنگ دەکات کە گرنگترین پرۆژەی استراتیژی بۆ ئێستا ڕێگەی دووسایدی کەلار دەربەنی خانە کە قۆناغی یەکەمی 24 کیلۆمەترە کە لە 100% تەواو بووە. بەڵام قۆناغی دووەمی 41 کیلۆمەترە لە 155 تەواو بووە، بودجەکەشی 137 ملیار دینارە. کاک جەلال، یەکێک لە گلەیە گەورەکان کە لە ئیدارەی گەرمیان و لەسەر ئاستی حکوومەتیش هاوڵاتیانی ئەو سنوورە و هاوڵاتیانەش کە بەو ڕێگەیە داهاتوچۆ دەکەن گلەیەکی زۆریان لێ دەکەن. هیچ هەوڵێکی نوێ یاخود هیچ هەواڵێکی نوێ هەیە لەو بارەوە کە زۆر جار هاوڵاتیان کە داوایان دەکرد یا دەیانوت بۆچی ئەم ڕێگەیە تاوا ناکرێ، وەڵامەکە ئەوە بوو کە دەیانوت لە بانکەکاندا نەختینە نییە. هیچ هەواڵێکی نوێ هەوڵێکی نوێ هەیە لەو بارەوە بۆ تەواوبوونی؟ دەمەوێت پێشەکیەوە بڵێم کە خەمی خەڵک خەمی ئێمەیە و گلەی هەرە گەورەی ئێمەیشە وەکو ئیدارەی گەرمیان لە حکوومەتی هەرێم لەبەرەوەی ئەو ڕێگەیە کە پێش قەیرانی دارایی یاخود لە سەروبەندی قەیرانی دارایی بوو چۆ بواری جێبەجێکردنەوە، پرۆژەکە ڕاگیرە بە کاری جیاجا ڕاستە هەندێکی زاتیە و هەندێکشی مۆزوعیە، هەندێکی بە حکمی قەیرانی دارایی، هەندێکی بە حکمی هاتنی ڤایرۆسی کۆرۆنا بگرە شەڕی داعش نەمانی بودجە. بەڵام خۆ چەندین پرۆژەی زەبەلاح و چەندین پرۆژەی گەورە لە شارۆچکەکان جێبەجێ کرا. دەتوانم بڵێم زۆر گرنگە کە حکوومەتی هەرێم ئەولەوێت بدا بۆ پرۆژەیە لە کۆی پرۆژەکانی تر لەبەرەوە ئەو ڕێگەیە ئێمە وەکو گەرمیانەکان پێڵێن ڕێگەی مەرگ و فعلەن هەروایشە ڕۆژانە چەندین ڕووداوی دڵتەزێن و ناخۆش ڕوئەدا بەهۆی خراپی ڕێگەکەوە. بەڵام ئێمە هیچ کات دەستەوەستان نەوەستاوین لە جەنابی سەرۆکوەزیرانەوە، لە جەنابی جێگری سەرۆکوەزیرانەوە، لە وەزیری ئاودانکردنەوە نیشتەجێکردنەوە، لە وەزیری داراییەوە هەموو ئەوانەمان باس کردووەوە واقع حالی ئەو ڕێگەیەمان خستۆتە ڕوو. ئەو ڕێگەیە لە ئێستادا دەمەوێت سوپاسی لایەنە پەیوەنددارەکانش بکەم کە هەفتانە 200 میلیۆن دیناری بۆ تەرخان کراوە بۆ ئەوەی پرۆژەکە نەوەستێەوە ئیشبی بۆی تەرخان کراوە کاک جەلال. بەڵام ئایا بۆی سەرف ئەکرێ بۆی خەرجەکرێت؟ نەختینە هەیە لە بانکەکاندا؟ بەڵێ ئێستا بەڵێ نەختینەکە زۆر کەمە، ینی 200 میلیۆن دینار بۆ کۆمپانیایەکی وا زۆر کەمە و ئەو بڕگانەی کە کۆمپانیا جێبەجێیەکە زۆر پێویستی لەو پارەیە زیاترە بە هەفتەیەک. بەڵام بە ناچاری هەوڵدراوە لەبەر ئەوەی سیولا کێشەمان هەیە لەم منتیقەیە و بەتابەتی لە بانکەکانی گەرمیان و سلێمانی کە پارەی کاشمان نییە، بۆیە هەفتانە 200 میلیۆن دیناری بۆ تەرخان کراوە بە سپاسەوە بۆ لایەنە پەیوەنددارەکان هەم لە جەنابی کاقبادەوە لە وەزیری داراییەوە و لە بانقی مرکزیەوە کە بە بەردەوامی لەسەر خەتین و لەگەڵ ئەوە ئەم 200 میلیۆنە کارەکانی تا ڕادەیەک نەوەستاوە. بەڵام بۆتم لە ئاستی پێویستان نیە گرنگ ئەوەیە نەوەستێەوە هەوڵەکە ئەوەیە هەوڵەکەش بەردەوامە کە ئەم پارەیە نەوەستێ بگرە داوامان کردووە ئەو پارەیە زیاتر بکرێ بۆ ئەوەی با بڵێن بڕگەکان زیاتر جێبەجێ بکرێ یاخود خێراتر جێبەجێ بکرێت. لە هەمان کاتە بڕی 100 میلیۆن دیناری دیکە
تەرخان کراوە بۆ ڕێگەی کەلار کفری لەبەرەوەی ڕێگەی کەلار کفریش پرۆژەیەک بوو کە بە درێژی 25 کیلۆمەتر بە خۆشحاڵیەوە پرۆژەکە ساڵەوە نۆی جێبەجێ کرا بەڵام هەندێک گۆڕانکاری لە پرۆژەکە کراکە لەو پارەی کە لەسەر پرۆژەکە بوو بۆ ڕێگەی ڕێگەکانی گوندەکانی کفری و ڕێگەی کارێ سەردیسان لە ناو کفریە و ڕێگەی 12 ئێمام خڕەبڵان ئەمە لە توانایی گۆڕانکاریەکانە بوو نزیکەی 5 بۆ 6 میلیارد دینار لەو گۆڕانکاریە پرۆژەی ڕێگەوبانەکانی سنوورەکەی پێجێبەجێکرێت دیسان هەفتانە 100 میلیۆن دیناری بۆ تەرخان کراوە بۆ ئەو پرۆژانەی پێجێبەجێ بکرێت بەڵام بەداخەوە زۆر جار ئیتر ئەمە وای کردووە کە ئەم پرۆژانە بوەستێەوە هەندێک جار پارەی کاش نابێت جاروایە 2 هەفتە پارەیان بۆ سەرف ناکەن 3 هەفتە بۆیان سەرف ناکەن جارێکی دیکە لەگەڵ ئەو بەڕێزانە چینە خەت و داواکەن ئینجام بۆیان سەرفەکەنەوە. دەست خۆش کاک جەلال بەردەوامە بین لە چینە گرافیکی تر و دەستەکەینەوە با گفتوگۆکردن. لەم گرافیکەماندا ئەگەر هاوکاران ئامادە بن کە باس لە هەڵبەت ئیدارەی گەرمیان و باسەوە دەکات 23 ملیۆن مەتر دووجا بامین و تەقەمەنی پیس بوو لە ساڵی 1992ەوە 14,000 کەس بەمین گیانی لەدەستداوە کە لەو ڕێژەیە 950 بەر ناوچەی گەرمیان دەکەوێت دەچینە گرافیکی دواتر. لەم گرافیکاندا کە باز لە وشکە ساڵی دەکات و وشکە ساڵی ناوچەی گەرمیان پێویستی بە 250 ملیم باران هەیە 2 ساڵە لە گەرمیان وشکە ساڵی ڕاگەیەندراوە لە ساڵی 2021 بۆ 2022 125 ملیم باران باریوە 6287 جوتیار زیانیان لێ کەوتووە با بڕی 32 میلیارد زیانیان پێگەیشتووە. کاک جەلال لەسەر هەردوو گرافیکەکە یاخود لەسەر هەردوو بابەتەکە ئەگەر سەرەتا لە مینەکەەوە دەست پێ بکەین کە هەڵبەتە ناوچەی گەرمیان ناوچەیەکە سنووری بە وڵاتی ئێرانە و لە ناوەڕاست و باشووری عێراقیشەوە هاوسنوورە دەتوانین بڵێن شەڕی نێوان ئێراق و ئێران و تەنانە دواتریش شەڕی داعش کاریگەری هەبووە لەسەر ئەو ناوچەیە و زەویەکی زۆری مێڕێژ کراوە. هەوڵەکان یاخود هەنگاوەکانی ئیداری گەرمیان بۆ پاکردنەوەی زەویەکانی ئەو ناوچەیە چی بووە و لەگەڵ ئەوەشدا سەبارەت بە وشکە ساڵی هەنگاوەکانی ئێوە یاخود پلانەکانی ئێوە کە لە ماوەی ئەم 2 ساڵی وشکە ساڵێدا پلانتان بۆ دانا و کارتان لەسەر کرد تا چەند توانی زیانەکان لەو ناوچەیە کەم بکاتەوە. بەڵێ دیارە گەرمیان ناوچەیەکە سنوورە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران ئەوە لەو سەردەمەی شەڕی نێوان عێراق و ئێران ئەو سنوورە هەمووی بەمین چێنرا بوو و جگە لەوەش ئەم گەرمیانە لانکەی شۆڕش و پێشمەرگە بووە حکوومەتی بەعس بە ئەنقەس دیسان کۆمەڵی ڕێبێ و سەربازگەی دروست کرد بوو و بەمین چێنرا بوو ئەمانەوەی کردبوو ناوچەیەکی زۆری ئێمە بەمین بچێنرێت. لە دوای نەوەتویەکەوە لێرە و لەوێ لە ڕێگەی ڕێکراوە نێودەوڵەتەکانەوە ئەتوانم بڵێم چەندین دۆنم یاخود چەندین هزار مەتر دووجا پاک کراوەتەوە لە مین و ڕادستی گوندەکان کراوە. بەڵام بۆ تایبەتمەندی ناوچەکەەوە لەبەرەوەی ئیدارەی گەرمانی ئیدارەیەکی سربەخۆ بووە یەکەمین ئیدارە بووە بەرەبەرایەتی گشتی مین پێکێنرا کە ئەویش لە سەروبەندی قەیرانی دارایی بوو لەگەڵ ئەوەی کە ئەوان بەرەبەرایەتی مین هاتە پێکێنان لە گەرمیان قەیرانی دارایی کوردستانی گرتەوە هەوڵەکانی ئەتوانم بڵێم هەوڵی داوە بۆ ئەوەی بتوانێت ئەو شوێنانەی کە مینی لێ پاک بکرێتەوە هەرەو بەرەبەرایەتیە سەرباری شەڕی داعش وەش سەرباری قەیرانی دارایی سەرباری ئەوەی کە دەستگاکە بەرەبەرایەتی گشتی مین وەکو پێویست تیمەکانی بۆ پێکێنر نەهێنرا وەکو پێویست کەسانی بۆ تەعین نەکرا کە شارەزا بن بە پێی پسپۆرەکانی خۆیان ئەوانەی کە هەیەە گرێبەستە و تەنها توانم بڵێم 4 تیمێکیان هەیە ئەمە ناتوانێت کۆی ناوچەکە پاکاتەوە بەڵام کاری باشیان کردووە بەرەبەرایەتی توانیوێتی لە ڕابردوودا زیاتر لە باڵێن 4 میلیۆن مەتر دووجا لە مین پاک کاتەوە و ڕوپێوێکیان کردووە دیسان نزیکەی 4 میلیۆن مەتر دووجا ئەبێت بۆ ئەوەی ئەمە
تیمەکانیان توانراوە هەموو سنووری ئیداری گەرمیان ڕۆپێی بکرێت کاک جەلال؟ بودجە نەخێ لەبەرەوەی وە گوتم سنووری گەرمیان هەم سنوورێکی فراوانە و هەم بودجەیەکی باشی ئەوێ وە خۆشتان ئەزانن لە ڕووی داراییوە لە ڕووی مالیوە ینی بەڕاستی بودجەی پێویست دابین ناکرێت بۆ فەرمانگە پەیوەنددارەکان لە نێویاندا بەڕێوەبەرایەتی گشتی مینی گەرمیانە بودجەی ساڵانەی بۆ دابین ناکرێت بتوانێت مەسڵی تەواوەتی بکاوە بتوانێت ئەو شانانی کە ضرورە زووتر لە من پاکیان بکاتەوە. بەڵام دەبێت ئەوە بڵم کە ئێمە گەرمیان زۆر لە ناوچەکانی ترمان هەیە کە ناوچە جێناوەکەکانن هەر ئیدارەی گەرمیانن ئەگەرچی دوای حداسی ئەم دوای 2017 هەندێک گۆڕانکاری بەسەرهێنە ئاگیرا ئێمە لە ناو خانەقینە چەندین فەرمانگەمان هەیە سەر بە ئیدارەی گەرمیان و سەر بە حکوومەتی هەرێمی کوردستانن هە لەلایەن ئێمەوە ئیدارە ئەدرێن و تەنانەت لە جەبارە وە لە دووس خوڕماتوو بۆ سنوورەکەی بە سنوورێکی فراوانە بەڵام بودجە کاریگەری زۆر دەکاتە سەر ئینجازی فەرمانگەکان. کاک جەلال کاتمان زۆر کەماوە لەسەر وشکە ساڵی و لەسەر پلانەکانتان تا چەند توانیتان پلانەکانتان سەرکەوتوو بێ لە ماوەی 2 ساڵی وشکە ساڵی ڕابردوودا و ئەو زیانی کە بەرجوتیاران کەوتووە لە گرافیکەکەدا ئاماژەمان پێدا هیچ قەرەبوویە کراونەتەوە ئەگە بە کورتی وەڵام بیتۆ سپاس دەکەم. نەخێر بەداخەوە ساڵی 21 پارەیەکی زۆر کەمیان تەرخان کرد بۆ فەرمانگە ئاویەکان ساڵی 22 دەربارەی وشکە ساڵی نەقەرەبووی جوتیار کرایەوە و نەتوانرا پێداوێستەکانی خاوەن ئاژەڵەکان دابین بکرێت لە ڤاکسین و لە ئالیک و لە پێداوێستەکانی تر تەنانەت زۆر لە گوندەکانمان پێویستیان بەوە هەیە بیری تازایان بۆ هەڵبکەندرێت لەبەرەوەی سەرچاوی ئاوەکانیان وشکی کردووە و لەگەڵەوە ئێمە سپاسی وەزیری کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاوەکەن لە خەتە داواکاریەکی ئێمەی بەرز کردوتەوە کە بۆ قەرەبووکردنەوەی ئەو جوتیارانەی کە بەهۆی وشکە ساڵیوە نەیانتوانوە مەرەزە بکەن و ئەم داواکاریە وێ دەکەین لە ڕێگەی حکوومەتی عێراقیەوە کە قەرەبوو بکرێنەوە بۆ جوتیارەکانمان و لە هەمان کاتە بەڕێزیان لەسەر خەت بووە کە لە ماوەی ڕابردوودا فەرمانی ئەوە دەرچوو کە 3 پۆند لە گەرمیان دروست بکرێت بە ئامادەبوونی بەڕێزیان و لەژێر چاودێری بەڕێز جەنابی کاقبادە بەردی بناغی پۆندێک لە گوندی بابڵێن ئەو بەرز سیروواندانرە لە سنووری ناحەی قۆرەتوو ئەم پۆندە خزمەتێکی باشی ناوچەکە ئەکا و لە هەمان کاتە 2 پۆندی ترمان هەیە لە سنووری قەزای کفری و قەزای کەلارە لە ئایندەیەکی نزیکە بەردی بناغەکە دانێن کەمە بە هەوڵی بەڕێزیان بۆی مەسپاسی وەزیری کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئەو لایەنە پەیوەنددارەکانەکەین بەڕێوەبەرایەتی بەنداوەکانی گەرمیان کە هەمەتێکیان کردو بۆی بتوانێن لە کێشەی وشکە ساڵی لەبەرەوەی وشکە ساڵی ئەمە توانی بڵێن شتێکی چاوەڕوان نەکراو نییە و بەردەوام ڕووادا. بەڵێ دەستان خۆش بێت ماندوونە بن کاک جەلال زۆر سپاس بۆی کە بەشدار بووی لە بەرنامەکە لەگەڵماندا سپاس بۆ جەلال شێخنووری کە بەڕێزیان سەرپەرشتیاری ئیداری گەرمیان بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ئیداری گەرمیان و لەگەڵ ئێمەدا ئامادە بوو. وڵێ بەڕێزان هەر سەبارەت بە هەمان بابەت لە بەشی دووەمە میوانێکتر لەگەڵ ئێمەدا ئامادە دەبێت کۆشش محەممەد کە بەڕێزیان چالاکوانی مەدەنین کە باز لە کێش و گیرروگرفتەکانی هاوڵاتیان دەکەین لەو سنوورە ئەوان لەو ڕۆل و ئاراستیەوە چ کێش و گیرروگرفتێکیان هەیە کا کۆشش سڵاو لێ بێت و ئەم کاتت باش سپاس بۆ ئامادەبوونێت. زۆر سپاس بۆ دەرفەتە. زۆر سپاس کە کۆشش بەڕێستان وەکو چالاکوانێکی مەدەنی هەمووەکو نوێنەری هاوڵاتیان دەتوانین بڵێ وەکو نوێنەری هاوڵاتیان و بۆ پێی کە بەرکەوتنێکی زۆرتان لەگەڵ هاوڵاتیاندا هەیە لەو سنوورە دیارترین ئەو کێش و گرفتانەی هاوڵاتیان لەو سنوور و داواکاریەکانیان چییە چی لە خۆ دەگرێت؟ بەڵێ ڕاستیدا سنووری ئیدارەی گەرمیان سنوورێکی بەرفراوانەوە تا ڕادەیەکی زۆر ناوچێکی پشتگوێخراو بوو لە ماوەی ڕابردووە بەڵام بە هەوڵی لایەنە پەیوەنددارەکان و بە چاودێری بەڕێز کاقبات توانراوە زۆر لە کێش و گرفتەکان چارەسەر بکرێت بەڵام ئەمە بەڵگە نییە بۆ ئەوی کە بڵێن 100% کێشەکان چارەسەر کراوە بەڵکو بڵێن بەشێکی زۆر لە کێشەکان چارەسەر کراوە بەڵام گرنگترین کێشەکان لە ئێستەیە گەڕێتەوە بۆ زۆری ڕۆتینات لە دایرە پەیوەندیدارەکان کە بەشێکی زۆر لە ڕۆتیناتەکە گەڕێتەوە بۆ ئەوەی کە
لامەرکەزیەتێک بۆ ئیداری گەرمیان فەرهەم نەکراوە ئەوەی کە بیانوویەکی باشە بەدەست بەڕێوەبەر و یەکە ئیدارەکانی ناوچەکە کە تا ڕادەیەکی زۆر گەڕێنەوە بۆی کە سربەخۆنی لە بڕیاردان لەسەر کۆی پرۆژە خزمەتگوزاریەکانی ناوچەکە دەتوانین بڵین بەشێک لەو ڕۆتیناتی ئاماژت پێدا هۆکار بێ بۆی کە زۆرجار باسەوە دەکرێت کە سەرمایه‌دارەکان سەرمایەکانیان لە شارەکانی ترا بە گەڕەخەن و بەرەمهێنان دەکەن؟ بێگومان سەرمایه‌دارێک کە بێوێت $10 ملیۆن خۆی لە ناوچەیەکە سەرف بکات کە وەکو گەرمیان بێگومان ئەوێت پێشوازێکی باشتری لێ بکرێەوە کاراسانێکی ئیداری تەواوی بۆ بکرێت. ئەمە دەیان پرۆژەی استراتیژی گرنگ هێنراوەتە گەرمیان کە ئەوەندە ڕۆتیناتی ئیداری بۆ زیاد کراوە بەشێکی زۆر یەگەڕێتەوە بۆ وەزارەتەکان کە ڕێگرن لە ئاوەندابوونەوەی ناوچەکە و کاراسانیکردن بۆ وەبرێنەرەکان. ئەوەی جێگەی خۆشحاڵی بەشێکی زۆر لە وەبرێنەرەکان توانیوانە کارەکانیان سەرکەوتوو بێ، بەڵام ئەمە بۆ پرۆژە ئەوەی بۆ پرۆژە نیشەجێبوونەکان ڕاستە، بەڵام ئەوەی جێی داخە کە گرنگی بە پرۆژەی پیشەسازی، گرنگی بە پرۆژەی گەشتیاری و کشتتوکاڵی نەدراوە لە ناوچەکەیە کە ئەکرێت لە ئایندەیە گرنگێکی زیاتری پێ بدرێەوە ئەو بەرێنەرانی کە لەو مەجالانەی کارەکەن دەستیان بگرێەوە کاراسانی تاویان بکرێ بۆی کە بێنە سنووری ئیداری گەرمیان وە لەوێ ئەو سەرمایە کە هەیە نابی خەنەگەڕ لە ناوچەکەیەوە زیاتر هەری کار بەڕەخسێنێت. بێگومان دروستکردن یەکەی نیشەجێبوون کارێکی زۆر گرنگە و پێویستی ناوچەکە زۆر لەوە زیاترە کە قسەی لەسەر کراوە لە ماوەی ڕابردووە. ڕەنگە 15 بۆ 20,000 یەکەی کە ئەنجا بتوانێت لە ئاستی داواکاری خەڵکەکەیە بێت، بەڵام ئەمە بەس نییە یەکەی نیشەجێبوون لەوێ کا کۆشش لەو سنوورە کرێنشین زۆرە. بێگومان چونکە لە ساڵی 2006 بەدواوە تقریباً دابشکردنی زەوی لە هەموو ئاسی هەرێمی کوردستان بەتایبەت لە گەرمیان ڕاگیراوە. ئەمەش هەڵەوسانێکی زۆری دروست کردووە لە ناوچەکەیە و خەڵکانێکی زۆر کرێچین لە ناوچەکەیە، بۆیە زۆر گرنگیدان بە پرۆژەی نیشەجێبوون کارێکی باشەوە تا ڕادەیەک توانراوە لەو بوارەیە سەرکەوتوو بن لە مەجای دروستکردنیەکەی نیشەجێبوون، بەڵام نرخی یەکەکان گرنگە کە لەگەڵ بژێوی ژیانی خەڵکەیە بگونجێن و بتوانن هاوسەنگیەکی تاوەڕاگرن لەو نێوەندەیە. باشە کاکۆشژێکێکی تر لەو گلەیانەی کە هاوڵاتیانی ئەو سنوورە ئاراستەی ئیداری گەرمیانی دەکەن و ئاراستی حکوومەتی دەکەن کەرتی تەندروستی و خراپی کەرتی تەندروستیە کە دەڵێن کەرتی تایبەت یا بڵێ کەرتی تەندروستی تایبەت زۆر بەهێزترەوە بەراورد بە کەرتی گشتی. هۆکاری ئەمە بۆچی ئەگەڕێتەوە؟ خراپترین کەرتەکان ئەگەر بەپێی هەر پێوەرێکی جیهانی و پێوەرێکی نێوخۆیش یەکدانەوەی بۆ بکەین، کەرتی تەندروستیە لە گەرمیان کە کەرتێکی پشتگوێخراوە و تا ڕادێکی زۆر لایەن حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی تەندروستیەوە ئەو کەرتەی تاوا پشتگوێ خستووە. ئێمە لە ماوەکانی ڕابردووە بینیمان کە نەخۆشخانەی خەڵایەکێک لە نەخۆشخانانەی کە لەسەر ئاسی هەرێمی کوردستان باشترین خزمەتی بە خەڵک کردووە، بینیمان حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانی بە هیچ شێوەیەک هاوکاری دروستکردنی ئەو نەخۆشخانەیە بێ. خەڵکی سەرمایه‌دار و نەخۆشخانەی دروست کردووە، پێشومایە یەکێتی نیشتیمانی کوردستان بودجەی دابین کردووە، موچەی دابین کردووە بۆ کارمەند و پزیشکانی ئەو نەخۆشخانەیە. ئەمە ئەو دەلالەتە لەوەی کە ئەو کەرتە تاوا پشتگوێ خراوە و تا ڕادێکی زۆر لە کەمبوونەوەی خزمەتگوزاریەکان لە ناو کەرتی تەندروستی کەرتی گشتیە کەرتی تایبەتەن بۆ شایانە پڕەکاتەوە. ئەمەش بارگرانێکی زۆر دروستەکە بۆ هاوڵاتیانی ناوچەکە. ئێمە دڵنیاین لەوەی کە هاوڵاتیانی ناوچەکە بەشێکی زۆری گوندنشینە و داهاتێکی دیاریکراوی هەیە، ناتوانێت لە نەخۆشخانە تایبەتەکانە ئەو خزمەتگوزارانی دەستکەوێت بە پارێکی کەم و بە موشەیەکی کەم. بۆیە بەڕاستی کەرتی تەندروستی لە گەرمیان کەرتێکە کە جێگەی هەڵوێستەکردنە لەسەری و گرنگی پێدانی زیاترە و پێم وایە لایەنە پەیوەندیدارەکانیش هەمووی کۆکە لەسەرەوەی کە نەتوانراوە لە ڕووی کاریگەریشەوە سەرکەوتوو بن لە ئیدارەدانی کەرتی تەندروستی لە گەرمیان. ئەمەش ئەگەڕێتەوە بۆ لاوازی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕووی گرنگیدان بە کەرتی تەندروستی بە تایبەتی لە ئیداری گەرمیان. تاکو ئێستا نزیکەی 6 بۆ 7 ساڵ زیاتر دەبێت کە نەخۆشخانەی منداڵان لە گەرمیان هەیکەلەکەی تەواو بۆ تاکو 6 بۆ 7 تەواو بۆ تاکو ئێستا تەواو نەکراوە. ئەمە جێگەی نیگەرانیە کە لە ئاسی هەرێمی کوردستان و خودی ئاسی ئیداری گەرمیان کە نفوسی زیاد لە 500,000 هاوڵاتیە بێ تاکو ئێستا نەخۆشخانێکی تایبەتی منداڵان بوونی نییە، جگە لەوەی کە لەم دوایانەش کە نەخۆشخانەی
مناڵبوونی شێری نرخی بەتەواوەتی داخرا نەتوانرا کە ئیدارە بدرێت ئەمانە هەمووی کۆمەڵی پرسیاری ئەو نەخۆشخانەیە داخرابێت کاکۆشش ببوورە جێگرەوەی ئەو نەخۆشخانەیە چی دەبێت؟ وڵاهی جێگرەوەی نەخۆشخانە هەلێکانە کەرتی تایبەتە؟ بەڵێ بێگومان کەرتی تایبەتە جا ئەمە کارێکی بە ئەنقەستە کە کەرتی گشتی لاوازەکرێ بۆی کەرتی تایبەت کاراسانی زیاتری بۆ کرێ بە بازارکردنی بۆ بکرێ یان ئەمە کەم تەرخەمی ئیداریە ئەوە ئەبێنێتەوە بۆ لای نەپەیوەنددارەکان خۆیان وەڵامی بدەنەوە بەڵام لە نەتیجەیە ئەومان بۆ دەرکەوتەوە کە لە فەراخی کەرتی گشتیە کەرتی تایبەت بازاڕێکی گەرمی بۆ خۆی دروست کردووە. گرافیکێکی ترمان ئامادەیە با گرافیکەکە بخینە ڕوو گفتوگۆی لەسەر دەکەین. ئەم گرافیکەمان تایبەتە بە ڕووبەری سەوزایی کە 6 دارستانی دەستکرد لە سنووری ئیدارەی گەرمیاندا دروست کراوە ساڵانە چاندنی 15,000 نەما و ڕووبەری سەوزایی لەو سنوورەدا لە ئیداری گەرمیان لە 5 کا کۆشت بە پێی ستانداردی جیهانی دەبێت ڕێژەی سەوزایی لە نێوان 15 بۆ 25 دابێت بەڵام ئەوە تا لە ئامارەکان خراوەتە ڕوو کە ڕێژەکەی لە 5 واتە زۆر کەمە. ئێوە وەکو چالاکوانانی مەدەنی چیتان کردو لەو بارەوە هەوڵەکانتان چی بۆ بۆی کە بتوانن ڕێژەی سەوزایی لەو سنوورەدا زیاد بکەن؟ بڵێ لە ڕاستیدا سنووری ئیداری گەرمیان سنوورێکی بەرفراوانە و تا ڕادێکی زۆر بەڵێ ڕووباری سیروان بە سنووری گەرمیانە تێپەڕ دەکات بەڵام دەرینی لەسەرەوەی بتوانرێت ناوچەکانی تر دەوروبەری شارەکان تاوا سۆز بکرێت چونکە کارێکی سەختە و شێوەی خاکێکی لەبار نییە بۆ هەموو جۆرە نەمامێک بۆیە کارێکی سەختەوە ئاسان نییە بتوانرێت سەوزایەکی زۆر لە ناوچەکەی دروستکرێت بەڵام ئەگەر سی دیقەتی شارەکان بدەین چونکە خەڵکەکە خەڵکێکە کە تا ڕادێکی زۆر ژینگە دۆستن و خەڵکەکە بۆ خۆی هاوکارن لە سەوزکردنی شارەکەدا بڵێ لایەنە پەیوەنددارەکان شارەوانی گەرمیان و باخچەکانی سەر بە شارەوانی گەرمیان توانیوانە تا ڕادەیەکی زۆر لە ناو شارەکەیە سەوزایی بەرهەمبێنن بەڵام نەتوانراوە تا ڕادەیەکی زۆر باخی دەستکرد دروست بکرێت بەڵێ ڕێژەیەکی زۆر کراوە لە ماوەکانی ڕابردووە چالەکوانانی گەرمیان و فشارێکی زۆر دروستکرا لەسەر ئەوەی کە ڕووباری سیروان چیتر کارگەی بەرهمێنانی چەولم تێدا کار نەکەن بۆ ئەوەی کە کار بکرێت لە دروستبوونی باخە سروشتەکان و سەوزبوونی سەر ڕووباری سیروان کە ئەمە هۆکارێکی باشە بۆ سەوزبوونی ناوچەکە بەڵام تا ڕادەیەکی زۆر ئێمە بەڕۆبەتێکمانێت دارستان و پاوانی گەرمیان هاوکار بوون لە بەرهمێنانی نەمام بەڵام بڕارێکی وەزارەتی کشت و کاڵ دراوە لەسەر ئەوەی کە نەمام دابین نەکرێت یاخود بفرۆشێت بە پارە لە بەرامبەر مەبلەغێکی دیاری کرا و بە هاوڵاتیان کە ئەمە هۆکارە بۆی کە باگرانی دروستکە لەسەر هاوڵاتیان. راپۆرتێکمان ئامادەیە بۆیان هاوکاران بۆیان ئامادەکردوین لەسەر ناوچەی گەرمیان بەیەکەوە بینەری بین و دواتر قسەی لەسەرەکەین. لە ساڵی 2014ەوە تا ئێستا بەهۆی قەیرانی داراییەوە بەشی زۆری پرۆژەکانی گەرمیان کارکردنیاندا وەستاوە. بەڵام ئێستا بەشێک لە بەڕێوەبەرایەتیەکان لە چوارچەوەی بودجەی پەرەپێدانی پارێزگاکان و بودجەی ئاسایی پرۆژەکانیان دەست پێ کردوێتەوە. ئێستا بەڕێوەبەرایەتی کارەبای گەرمیان بەردەوامە لە ڕاکێشانی کارەبا بۆ ئەو 42 گوندەی تا ئێستا کارەبای نیشتیمانیان پێ نەگەیشتووە. وەزارەتی داراییش 3 ملیار و 521 میلیۆن دیناری تەرخان کردووە بۆ ڕاکێشانی کارەبای نیشتیمانی بۆ 25 گوندی گەرمیان. بەڕێوەبەرایەتی کشتی کارەبای گەرمیان لە ڕێگەی بودجەی ئاسایی و لە ڕێگەی داهاتی 108 کارەباوە توانێتی کارەبای نیشتیمانی بگرێتە 18 گوند لەو گوندانە و خۆشبەختانە حکوومەتی هەرێمی کوردستان بڕیایدا بە خەرجکردنی 3 ملیار و 530 میلیۆن دینار بۆ ئەو 25 گوندەی کە ماوە و دوای تەواوکردنی ڕێگارە یاساییەکان دەست دەکرێت بەگەیاندنی کارەبای نیشتیمانی بە ئەو 25 گوندە و دوای تەواوبوونی ئەو 25 گوندە خۆشبەختانە هیچ گوندێک لە سنووری گەرمیان نابێنێت کە کارەبای نیشتیمانی پێ نەگەشتی بێت. لە بۆری ڕێگەوباندا ئێستا بەڕێوەبەرایەتی ڕێگەوبانی گەرمیان دەستی کردو بە چاکردنەوەی ڕێگەی 7 گوند کە درێژی ڕێگاکان 50 کیلۆمەترە بە گوژمەی 600 میلیۆن دینار جێبەجێ دەکات. ئامانج لێی ئاوەدانی زیاتری گوندەکان و چاکردنی ئەو ڕێگایانەیە کە بەرهەمی کشتتوکاڵی گوندەکان لێەوە دەکاتە بازاڕەکانی گەرمیان.
حوت پرۆژەمان هەیە لەسەر بودجە جیاوازەکانی هەری حکوومەتی هەرێمی کوردستان بۆ خزمەتکردنی دەڤەری گەرمیان کە خۆی ئەبینێتەوە لە ڕێگای گوندەکان کە ڕێگای گرنگ و پێویستن بۆ کار ئاسانی بۆ هاتشۆ بۆ گوندەکان لە هەمان کاتە ڕێگای کشت و کاڵیشن و یەکێک لە ڕێگاکان دەبێتە هۆی بەستنەوەی ناحەی زنانە بە ناحەی قادرکەرەمەوە تا گەرمیان بە چەمچەماڵەوە لە ڕێگای گوندی گەرمە کۆشکەوە کە لە ئێستادا کاری تێدەکەن کۆی ڕێگاکان نزیکەی 50 کیلۆمەتر تێکە لە ڕێژکردنە بە بودجەی 600 میلیۆن دینار. بەپێی ئامارەکان لە ماوەی 9 ساڵی ڕابردوودا 65 پرۆژە لە گەرمیان کارکردن تیاندا وەستاوە 650 میلیۆن دۆلاریان پێویستە بۆ ئەوەی تەواو بکرێن. شاهۆ ئیبراهیم، گەلی کوردستان، گەرمیان. بەڵێ کا کۆششەوەی کە بینیمان سەبارەت بە پرۆژە خزمەتگوزاریەکان و کولایانی پەیوەندیدار قسەیان تێدا کرد ئەگەر بەڕێستان وەکو نوێنەری هاوڵاتیان وەکو چالاکوانێکی مەدەنی لەسەر ئەو پرۆژانە پرۆژە خزمەتگوزاریەکان بۆ ما بدوێ پرۆژە خزمەتگوزاریەکان چۆنە ئێوە یان وەکوی کە بەرکەوتنتان لەگەڵ هاوڵاتیانە هەیە هاوڵاتیان تا چەند لە خزمەتگوزاریەکان ڕازین؟ ئێمە گەر قسە لەسەر تەنها شارێکی دیاریکرا بکەینە شاری کەلار بە تایبەتی توانراوە کارێکی زۆر گرنگ بکرێت ئەوەی جێگەی سەرسوورمانە کە حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری داوە بەوەی کە 150 لە داهاتی شارەوانەکانی گەرمیان یاخود داهاتی شار بۆ شارەکە سەرفری و 185 گەڕێتەوە بۆ وەزارەتی دارایی بەم 150 توانراوە کاری زۆر گرنگ بکرێ و پێشم وایە چەند نۆبەرێنەرێک بە خۆبەخشی لە ڕێگەی پڕۆبراتی و بەرهێنانی گەرمیان و لە ڕێگەی شارەوانەکانی گەرمیانەوە لیژنێکی باڵا دروست کراوە وی لە ڕێگەی ئەو داهاتەوە ئەو بەخشینانی کە وەبرێنەکانی بەخشن بە شار تا ڕادەیەکی زۆر ئاوەدانێکی تاوا بە ناوچەکەی ئەبینرێت لە ڕووی ڕێگەوبان و لە ئاستی ناوەندی شارەکانە تا ڕادەیەک ئاوەڕۆ و شەقامەکان ئاوەدان کراوەتەوە بەڵام ئەمە بۆ بوجە دیاری کراوە ناتوانرێت ئەمە چونکە لە ئاستی ئیداری گەرمیان لە ناوەندی کەلارە دایان پرۆژەی وەبەرهێنان هەیە و وەبەرهێنەکان ڕوویان کردو لەو شارە بەڵام شارەکانی کەوکو و کفری و ناحیەکان و ڕزگاری باونور و ناحیەکانی کە تا ڕادەیەکی زۆر پشتگوێ خراون ئەکرێت لە ئایندەیە پلانێکی وەها تۆکمەدان دێت بۆی کە وەبەرهێنەکان لە بواری گەشت و گوزاریە ببرێن لە ناوچەکانی کفری و باونور و شوێنەکانی کە بۆەوەی کە ئەو ناوچانش بتوانێت ئاوادان بکرێتەوە. لە ڕووی کارەباوە بڵێ تا ڕادێکی باشتوانراوە تەختی هەموو گوندەکان بکرێەوە کارەبا دابین کرێ بۆیان لە ڕووی ڕێگەوبانەوە ئەوەی کە ئەزانین گرنگێکی ئەوتۆی نەبووە یەک خاڵی تر هەیە کە ئەگە بە کورتی پێم بڵێ سپاس دەکەم کۆشش لە دوانی هاوڵاتیانیشمەما بزین ئەوان چێڵێن بەڵێ فەرموو دوو ناحێمانی ناحێ مەیدان و خۆرەت و دوو ناحەیەکە تا ڕادێکی زۆر پشتگوێ خراون ئێمە بەداخەوە گلەی لە حکوومەتی عێراقەکەی نەڵێن ئەو ناوچانەی کە مادەی 140 دەستی بەسەراگرت و ناڵێن حکوومەتی هەرێمی کوردستان خزمەتگوزاری تێدا جێبەجێکا بەڵام ناحی خۆرەت و ناحی مەیدان بە تەواوەتی لەژێر کۆنتترۆلی ئیداری گەرمیان و حکوومەتی هەرێمی کوردستانە دوو ناحی بە تەواوەتی پشتگوێ خراون کە خەڵکی ئەو ناوچانە خەڵکێکی بەشمەینەت و قوربانیەکی زۆریان داوە ئەکرێ ئاوڕێ زیاتریان لێ بدرێتەوە ئەکرێت لە ڕووی ڕێگەوبان و خزمەتگوزاریەوە کاراسانی تاویان بۆ بکرێت. کۆشش لێ دوانی هاوڵاتیانیشمان هەیە هەر لە سنووری ئیداری گەرمیان بزانین ئەوان لەو بارەوە چی دەڵێن. بەشێک لە پرۆژەکان پرۆژەی سەکەنیە کە ئەتوانم بڵێم ئەم پرۆژە سەکەنیانە تاوە کوێستان نزیکەی 10,000 خانوو لە سنوورەکە هەیە بەڵام ئەگەر ڕێژەیەک وەرگری نزیکەی بەپێی ئامارێک 6,000 کرێنشینمان هەیە لەم 6,000 6 کەس سودمەند نەبووە لەو یەکە نیشتە جێبوونانەیە لە سنوورەکە ئەکرێ ئەوش بەهۆی بەرزی نرخەکەی وە نەبوونی داهاتی تاک لە سنووری ئیداری گەرمانە بەو ڕێژەیە کە بتوانێت بێتە خاوەنی خانوویەکی سەربەخۆ بۆ خۆی. و پرۆژە استراتیژیە گرنگەکان لە سنوورەکە هەمانە پرۆژەکان بە بیانی و نەبوونی پارە ڕاگیراوەک و پرۆژەی بەنداوی باوەنورۆک و پرۆژەی نەخۆشخانەی سەد قەرەوێڵەی هەروەها وەکو پرۆژەی بەنداوی بەردەسوور کە تاوەکو ئێستا دەستی لێنەدرا و دەست نەکراوە بەکارکردن تایە و پرۆژە لە ڕووی گەشتیاریوە تاوەکو ئێستا شوێنێکی گونجاوی ئۆتۆمانیە لە ڕووی گەشتیاریوە کە بتوانین چاوی گەشتیارانی خواروی عێراق بۆ سنوورەکەی خۆمان ڕاکێشن بێتە جێگایەکی گرنگ لە ڕووی ئابووری لە ڕووی کۆکردنەوەی داهات و دەستی کاری گەنجان و هاوڵاتیانی سنوورەکە بنە خاوەنی کار و
و کەسابەتی خۆیان لە سنوورەکەدا وەگلەی ئێمە لەو پرۆژانە ئەوەیە کە مەسەلەن بە تایبەتی ئەو زەویانەی کە لە سنووری گەرمیانە باسەکرێنەوە ناو دەبرێن بە زەوی نایب لەلایەن شارەوانیوە کە هەندێک لە مقابلی پرۆژەیەکە دەدرێت بە وەبەرهێنێ یاخود دەدرێت بە بازرگانێک کە مەسەلەن شەقامێکی 100 مەتریان 200 مەتری پێتەواوەکرێت لە بەرامبەر زەویەکی نایابی بێ بەرامبەر تەقدیمەکرەوە پێشکەشەکرێەوە پێویستە هەر پرۆژەیە کە زۆر زەرور و زۆر گرنگنەوە بۆ سنوورەکە لە ڕاستیە زەوی نایاب نەخرێتە خزمەتی وەبەرهێنی یاخود بازرگان بۆ تەواوکردنی 100 مەتریان 200 مەتر شەقام و ڕێگا بەخیرکردن. وڵی ئەو پرۆژانەی کە لە گەرمیانە ئەکرێتەوە پرۆژەکان وەکۆ پرۆژە وەکۆ ناونیشان شتی باشن یعنی ئەگەر بێت و جێبەجێ بکرێن مەسەلەن بۆ منەوە کۆ خەسخانەی ئەوەی سەد قەرەوێڵەی یا کۆ جادەکان یا ئەو پرۆژانەی گەشتیاری ئەمانە وەکۆ ناونیشان شتی باشن بەڵام گەورەترین کێشە لەوایە هەم ماوەیەکە کەوێتە ڕاگەیاندن بەڵام لە بواری جێبەجێکردنە وەکۆ ئەوە نییە کە وەک پێویست نییە کە مەسەلەن بۆ منە زۆر جارەکرێتە سوعبە دەڵێن پرۆژەکان کاتێک باسەکرێن یا ئەوە ئەکرێن دەبێت جیلێ بمرێ جیلێکی تر یعنی ئەوە نەدووە ئەکەوێ و بخاوە ینی بەڕاستی زۆر ناڕازیم لە پرۆژەکان چونکە هیچ پرۆژەیەک سەداسە تەواو نەکراوە ینی تاوا نەکردنی ئەم پرۆژانش ڕێژەی بێکاری زیاد کردووە لە گەرمیانە ئەبینی گەنجەکان نازانن بۆ کوێ بڕۆن چی بکەن زۆربەی زۆریان لە دوای تەخەروج نازانن چ کارێک بکەن خەونی هاوڵاتیەک لە ناوچەکەی خۆیان خەونێکی گەورەیە بۆ نمونە ئێمە لەم ناوچەیە خۆمانەوە بوو قەراخی سیروان کە لە هەر شارێکی تری کوردستانە بواە ئێستا لە ئەوروپا و لە ئەمریکاوە خەڵکیان بۆیان و نەخشیان بۆی کێشا بەڵام بەداخۆ لە گەرمیانە تەواوە بۆ خۆزگا خوازین ئەو تاوە ڕێگەی خەت سلێمانی کە ئەمە ڕێگەی مەرگ ناساوە هەموو خەڵک شایەتە حکومت خۆشی شایەتە یعنی حکومەتێ بۆ حکومەتی خۆی ناتوانێت ئەوە تا بکە ئەوەی کێکە لە خەونەکانێکی تلۆ خەسەخانی سەد قەرەوێڵەی یەکێکی تلوانی تەنانەت یعنی ئەمڕۆ ڕۆژنامە نووسەکان خۆیان ئەیگێڕنەوە لە فەیسبوک لە شوێنەکانە ئانووسن بەداخەوە ینی فریای تەندروستی گەرمیان بکەون. بەڵێ کا کۆششەوەی کە بینیمان گرفت و گلێ و داواکاری هاوڵاتیان بوو زۆربەیمان لە درێژەی بەرنامەکەدا ئاماژە پێدا بەڵام منەمێ ئەوە بپرسم کە لەو سنوورەدا ڕۆڵی ڕێکخراوەکان و لە هەمان کادا چالاکوانانی مەدەنی بۆ هەر یەک لەو ڕوانە بۆ هەر یەک لەو گرفتانە کە هاوڵاتیان ئاماژیان پێدا ڕۆڵی ڕێکخراوەکان و چالاکوانانی مەدەنی چی بووە ئەگەر بە کورتی وەڵام بیتەوە سپاس دەکەم کاتمان نەماوە. بەڵێ خۆشبەختانە گەرمیان خاوەنی گەنجانێکە خودت کەسانی بەتوانایە کە لە ڕێکخراوەکان و کۆمەڵگەی مەدەنی کارەکەن توانیوانە فشارێکی زۆر مەدەنیانە لەژێر هیچ ناوی حزبێک و کۆمەڵەیەک و ڕێکخراوێک نەبووە بەڵکو خۆبەخشانە دەیان چالەکوانی بەتوانامان هەیە کە وەکو چاودێرێکی گرنگ بەسەر تەواوی دامەزراوەکانی حکوومەتی خۆجیەکەی گەرمیان یاخود فشار دروستکردن لەسەر حکوومەت یاریمی کوردستان کاریان کردەوە دەرەنجامی ئەو فشارانەش وەکار بەبەوەی کە تا ڕادەیەکی زۆر ئاوڕی زیاتر لە گەرمیان بدرێتەوە خۆشبەختانە لە ڕووی ئەوەی کە چالاکوانان کاری زۆر گرنگیان کردووە فشاری مەدەنی زۆریان بەکارهێناوە بەوەی کە خزمەتی زیاتری ناوچەکە بکرێت و ئێمەش لێرەوە وەکو چالەکوانێک داواکاری لە بەڕێز قوبات تاڵەبانی لە ماوەی ڕابردووە بۆ خۆی ڕاستەخۆ چاودێری گەرمیانی کردووە هۆکارەوە بۆ ئاوەدانی ناوچەکە بە داواکارین گرنگی زیاتر بدەن بە گەرمیان و گەرمیانەکان شیاوی زیاترن و ئەو بابەتە و کێش و گرفتانە تا ڕادەیەک تەنها بەداهاتی ناوچەکە خۆی ئەتوانرێت زۆر لەو باشتر خزمەت بکرێەوە ئەو پرۆژە تاوا نەکراوانش تەواو بکرێت ڕێگەی داهاتی ناوچەکە خۆیەوە. دەستەکانە خۆش بێ کا کۆشش زۆر سپاس بۆ ئامادەبوونت سپاس بۆ کۆشش محەممەد کە بەڕێزیان چالاکوانی مەدەنین و لەم بەرنمەیەدا لەگەڵ ئێمەدا ئامادەم و سپاس بۆ یۆشکە تا ئێستا بینەرما بوون کاتێکی خۆش خواتان لەگەڵ.